بەڕکابەری 4 کاندید پرۆسەی دەنگدان بۆ 14یەمین خولی سەرۆککۆماری لە ئێران لە ناو و دەرەوەی وڵاتەکە دەستی پێکردو. کاتژمێر هەشتی بەیانی بە کاتی ناوخۆیی 58,640 وێزگەی دەنگدان بەڕووی دەنگدەراندا بۆ هەڵبژاردننی سەرۆککۆمارێکی نوێ کرانەوە. جیاواز لە هەڵبژاردننی ڕابردوو بەهۆی نەبوونی کاتی پێویستەوە نەتوانرا بە شێوەی ئەلیکترۆنی پرۆسەی وەرگرتنی دەنگەکان ئەنجام بدرێت. بەو هۆیەوە دەنگەکان لە ڕێگەی کاغەزەوە دەدرێن و بە شێوەی دەستیش جیا دەکرێنەوە کە بە پێی وتەی دەستەی هەڵبژاردنەکانی سەر بە وەزارەتی ناوخۆی ئێران ڕۆژی شەممە لە ماوەکانی پێشنیوەڕۆدا دەرەنجامی دەنگدانەکە بڵاو دەکەنەوە و پاشان بۆ ئەنجومەنی چاودێری و پاراستنی دەستوری دەنێرن بە مەبەستی یەکلاکردنەوەی سکاڵاکان و پەسەندکردنیان. لە کاتژمێرەکانی سەرەتایی کردنەوەی ناوەندەکانی دەنگداندا بە مەبەستی دەنگدان و هاندانی هاوڵاتیان بۆ ڕووکردنە سەر سندوقەکان ژمارەیەک لە سەرکردە باڵەکان و کەسایەتیە ناسراوەکانی وڵاتەکە بەشداریان لە دەنگداندا کرد. لە نێویاندا عەلی خامنەیی ڕێبەری باڵای وڵاتەکە کە لە وتارێکیدا دەنگدانی بۆ سەلماندنی شەرعیەت و ڕازگۆیی ڕژێمی جمهوری ئیسلامی بە پێویست ناوهێنا و داوای لە دەنگدەران کرد دوودڵ نەبن لە دەنگدانیان. هاوکات لە دەرەوەی ئێران و لە 99 وڵاتی جیاوازەوە 344 وێزگەی دەنگدان کە بەشێکیان لە کونسوڵخانەکانی تاران و بەشێکی دیکەیان لە زیندانەکان و ئەوی دیکەی بە شێوەیەکی گەڕۆک بوون بۆ هاوڵاتیانی ئێرانی تەرخان کران کە لە نێویاندا عێراق و هەرێمی کوردستان و ئەمریکا و نیوزلەندا و ئەڵمانیا و فەڕەنسا و سعودیە و وڵاتانی کەندا و ڕۆژهەڵاتی ئاسیا و ڕووسیای تێدا بوو. دوای هەوڵەکانیش سعودیا بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە لە وڵاتەکەی ڕەزامەندی نیشاندا. لە هەڵبژاردنەکەدا نوێنەرانی سەرجەم کاندیدەکان لە وێزگە جێگیرەکان ئامادەییان هەبوو 31 وڵاتیش لە ڕێگەی 150 دەستگای ڕاگەیاندنەوە ڕووماڵی ڕاستەوخۆی هەڵبژاردنەکەیان کرد. هەڵبژاردننی ئێران لە کاتێکدا بەڕێوە دەچێت کە کەمتر لە 40 ڕۆژە سەرۆکی پێشووی ئێران گیانی لەدەستداوە، ئەوەش دوای ئەوەی لە 19ی ئایاردا بەهۆی کەوتنە خوارەوەی هێلیکۆپتەرەکەیەوە لەگەڵ ستافەکەیدا کۆچی دواییان کرد. بە پێی دەستوری وڵاتەکە لە حاڵەتی هاوشێوەدا دەبێت سەرۆک لە ماوەی 50 ڕۆژدا دیاری بکرێت. بەو هۆیەوە بڕیار لەسەر ئەنجامدانی هەڵبژاردن لە 28 حوزەیراندا دراو. لەو ماوەیەشدا وڵاتەکە لەلایەن محەممەد موخبیرەوە کە جێگری یەکەمی سەرۆککۆماری پێشوو بوو بە وەکالەت بەڕێوە دەبرێت. بۆ بەشداری لە هەڵبژاردنەکە 80 کەسایەتی ناوی خۆیان تۆمار کرد و ژمارەیەکی زۆریان مۆڵەتی بەشداریان پێ نەدرا کە دیارترینیان مەحموود ئەحمەدی نەژاد سەرۆککۆماری 2 خولی پێشووتری وڵاتەکە و عەلی لاریجانی بوو. تەنها 8 لە خوازیاران مافی بەشداریان لە ڕکابەریەکان پێدرا. کاندیدەکان بە شێوەیەکی گشتی بەسەر 2 بەرەدا دابەش ببوون کە هەر یەک لە بەرەی ڕیفۆرمخوازەکان پشتیوانیان بۆ مەسعود پزیشکیان دەربڕی کە کاندیدێکی سربەخۆیە و 5 کاندیدەکەی دیکە لە بەرەی محافیزکارەکان بوون کە لە دواساتەکانی بانگەشەدا 2 لەو کاندیدانە بەناوەکانی عەلی ڕەزازاکانی و ئەمیر حسێن قازیزادە هاشمی بۆ ڕێگری لە دروستبوونی حکوومەتێکی دیکەی ڕیفۆرمخواز کشانەوەی خۆیان ڕاگەیاند و هەر یەک لە سەعید جەلیلی، محەممەد باقر قالیباف و مستەفا پۆر محەممەد لە ڕکابەریەکە مانەوە.